ئەی خوایە خوای یارمەتیم بە من تووشی چی بووم وازم لێ بێنێت خوا چیرۆکی کچێکتان بۆ دەجێڕینەوە کەوتوتە نێو جێژاوێک نازانێت چۆن لێ بێتە دەرەوە لە کوردەواری کچی ئەسڵزادا بەوە دەناسرێتەوە کە شەد لە دایکی ناشارێتەوە بەڵام لەبەرە ئەوی هێوی دایکی نەماوە نازانێت هانا بۆ چێ ببات باوکی هێوی ماوەیە کە هەستی بە کچەکەی کردووە کە کچەکەی کێشەیەکی هەیە بەڵام دەیشارێتەوە هێوی گیان کیان باوکە کچە جوانەکەی باوکی خۆی بەڵێ باوکەی حەیرانی دەبم بەس هێوی ماوەکە حەز دەکەم کێشەکەتێ لە بابێ خۆت دەشاریەوە نا باوکەی گیان تۆ بە غەڵەت تێگەیشتووی هیچ شتێک نییە هێوی ئەمن ئەتوی باش دەناسم چاک دەزانم ئەگەر کێشەکت نەبی ئاوا مات و مەلول نابی نا باوکە سوێنە خۆم کە هیچ شتێک نییە کچە جوانەکەی بابی خۆی ئەمن ئەتوی بە هەموو دنیای نادەم جا ئەگەر مشکلەکە دەبی گوناحت دەگاتی پێم نەری چکە لۆت حەل دەکەم ئەگەر هەر شتێک بی باوکەی گیان دڵنیا بە کە هیچ نییە تەناخۆم تۆزێ بێزارم ئەم ماوەیە لە ماڵەوە عینادی عینادی ماشەڵڵا لێبی خاری گەورەشت ئەوا عینادە هاتیمیە بە خارێک خۆچی جا تۆزەک نەرم بە تا تۆزەکە مشکلەک هێنیە پێم ئەمریکا کەولۆت حەل دەکەین ئێوە نییە وایە هەر لە خۆ ڕابدەری وایە وەڵڵاهی ئەگەر ئەتۆ خوشی خۆت خۆش بێتن ئاگان لێ دەبی ای باوکە کەسێ خۆشی خۆی خۆش نەیە ئەی باش ئەگە خۆشت بوێ لۆلی ناپرسی ماوەکە مات و مەلولە هێوی کچە جوانەکەمان خوشکە جوانەکەت باوکە خۆشمە بەڵام ئەم ماوەیە کەمێک تەسەڕوفاتی سەیە تەسەڕوفاتی قۆڕ دەکەیت تەسەڕوفات نا بلێ ماوەکە مات و مەلولی ئەگەن ئەو کچە نازانە بە حیاتی تەسەڕوفاتی خراپی کردیان نازانم من وای بینم کو یعنی تەسەڕوفاتی کو قەلەقە یعنی هەست دەکەم لە شتێکە ترسێ هێوی ئەو شتە چێ لێ دەترسی ئەوە برای خۆت ئەوەش بابێ خۆت شەربی لە شەرتی خۆ ئەگەر لەم جێبەجێ نەکردی برێ بابە چی خراپە باوکەی گیان سوێنە خۆم کە هیچ شتێکی وان نییە ئێوە نازانم بۆچی وا منە بینن من هەر وەکو جارانم هەر وەک چۆن وتم تەنها بێزارم تۆزێ لە ماڵەوە تەواو باوکە بێزاری ئەوان نییە بە یارمەتیتان هێوی بەڵێ باوکەی گیان کچمە لە دانیش ئەو تەلەفۆنە چێ بووە قەلەقی کردی نا باوکەی گیان قەلەق نیم ئەوە هاوڕێیەکی خۆمە حەزەکەی لە پێشەوە جوابی هێمەوە هاوڕێی خۆتە بۆ لێرە جوابی نادەیتەوە ناکۆم بڕۆ جوابیتەوە باوکە سپاس باوکەی گیان ئەم ماوەیە تەسەڕوفاتی زۆر سەیرە شتێکی لە بن سەرە دەبی ئاگامان لێبی کە دایک لەو ماڵە نەبی ئەو ماڵە وێران دەبی کەس ئاگای لێ نابی ئەو ئەمە تو بێکەوەی هەمیشە ئاگامان لێکتری هەیە باوکە بەڵام ئەو کچە کەس نییە ئاگای لێبی چم جوێ لێ بگرم بزانم چێڵێ ئای بە کوڕم بەستە نابزانم چێڵێ بزانم چیەوە قسەی لەگەڵەکە هەرچەندە زۆر ئاوی بە بەڵام بڕۆ باوکی هێوی لەو پیاوە نەبوو کە بە هیچ شێوەیەک لە مناڵەکانی غافڵ نەدەبوو بۆی هەمیشە چاودێری مناڵەکانی دەکرد نەیدەویست لە ڕێگای ڕاست لا بدەن لەگەڵ چه قساکەیەوە هاوڕێم بوو هاوڕێت بووین بێدان؟ زۆر قساکەی بە دزیەوە قسەم ئەو نەکرد هەڵاتانە چییە قسە بکەی بێدەنگ پێویست ناکات تۆ هەموو شتێک بزانم ئەو هەموو شتی هەڵاتە لەورەی چییە؟ تۆ من براتم لە ماڵە پێویستە هەموو شتێ بزانم تێگەشتی یان نا کوڕم چییە ئەو هەڵایەتانە چییە باوکە بۆ بە جاسوس بەسەرمەوە کچم شتێکی غەڵەتە کە جاسوس بێ سەرتەوە
بەڵام ئێمە دەمانەوە یارمەتیت بدەین تۆش بە یارمەتی ئەو ناتێرە بەڵێ وایە باوکە من بۆ یارمەتیەوە هاتوومە. ئەگەر نا تۆ کچی خۆمی هیچ باوکەک جاسوس بە بەسەر ئەولادەکانی نەخێر باوکێک جان من مەبەستم تۆ نییە مەبەستم ئەو بوو من قسەم لەگەڵ هاوڕێکەمە کرد هیچی کە من هیچ کێشەیەکیشم نییە نازانم ئێوە چیتانە هێوی ئەو تەلەفۆنەی دەدەی باوکی خۆ سەیری کە بزانم لەگەڵ چێ قسە دەکرد بێنە نا ڕەشی نەکەیەوە بۆ دەکەمەوە ڕەشی ناکەمەوە بۆ ئەوەی لە نهێنی بێتاقەتی کچەکەی تێبگات بە ناچاری تەلەفۆنی بۆ دوا ژمارەی سەر مۆبایلەکە کرد و ترس و دڵەڕاوچێ کەوتە گیانی هێویەوە. بەڵێ هێویگیان کچە کێت؟ وڵڵە حەیاش ماچ بەخۆی کچی خۆم ئەحواڵت چۆنە سەحەتت چۆنە باشی مامەگیان من هاوژینمە ڕەفیقی هێویم فەرمو تەلەفۆنت کردبوو وەڵڵاهی بەڕاستیات چەندە ڕەنگە بە غەڵەت شتێ بگەی بەڵام تو هێوی باش دەناسی هێوی کچەکی زۆر زۆر باشە ماوەکە تۆزێک بێزارە و تۆزێک تووڕێ و گوتم ڕەنگە تو بزانی لۆ وەزعی وایە ئەوجر بە هەندێک پرسیار هەبوو ئەگەر جوابی مامی خۆت بدەیەوە هەموو سوپاست دەکەم نانە ئاساییە مامەگیان فەرمو وەڵڵاهی ئەگەر پرسیارەکانم جواب بدەیەوە بە ڕێک و ڕەوانی بەڕاستی خێرەکی گەورەت دەکاتی نانا لە خزمەتە کچم ئەتون لە چی هێوی دەناسی؟ من لە پەیمانگا لەگەڵ هێفیم اینجا زۆر یەکترمان خۆشەوێ و ئیتر ئەوە باسی خۆمان نەکرد پێشتر کە تەلەفۆنەکەی داخستە و تۆ تەلەفۆنت کردەوە وەڵڵاهی من سوپاسی جەنابت دەکەم کە هێویت خۆش دێوێ و دڵنیامە هێویژەتی خۆش دەوێ و چەند ساڵە بێکەوە تەلەبە بین و ئێستاش هاوڕێیتان بەردەوامە چکە لەو ڕۆژگارەی بەڕاستی هاوڕێتی وەکو جاران نەمایە وەڵڵاهی کچی خۆم بەڕاستی ئەگەر بێت و یارمەتی ئەو برادەرەی خۆت بدەی هێوی گیان ئەم سوپاست دەکەم یعنی ئەگە برادەر بی دەبی لە معناتی یەکتری بزانن وە نییە کچی خۆم چا ئەگە شتێکێ بە مامی خۆتی بڵێ وەڵا شتێک هەیە ئەوەیە خۆی و ماوەیە تۆزە بەتاقەتە من پێت دەڵێم بەڵام بەمەرجێ تۆ شارمەتی بڵێ زۆر باشە ئەمان هێویم هەم خۆش دەوێت ئەمە لە جێی داک و باغیمە ئەگەر بێتەوە تو بە من بڵێ گورە وەڵا پاڵ پشتیت دەکەم وەڵا خەڵاتت دەکەم بەس ئەو کچەی لەناو ئەو وەزعە دەرونیە دەربینی تاو زۆر باش ئێستا بۆ باسەکەم مام ڕەفیق خۆ دەزانی لەم سەردەمە خانەوەتی باش کەم بوونە بۆیە ماوەیە کە منیش بە فێڵم کە شوو بە براکەم بکات بەڕاستی نامێت دێوی بۆ کەسی خراپێت ئەمێ بۆ براکەی من بێت اینجا مامەگیان پێم باشە تۆش قسەیەکی لەگەڵا بکەی بشکم ڕازی بێ زۆر باشە کارەوە ڕۆژەی کارەوە ڕۆژەی کتە جوانەکەم بەڕێک و پێچی شوو بکاو ئێشوکردنیش سنەتی حیاتە و بەڕاستی من پێگەورە دەبم کچەکەم شوو بە پیاوەکی باش بکە ئێوە دیارە برایکی هەیەکیژم هەرچەندە قسەکانیشی هەموو جێلێ بوو ئیشاڵە ئەمن پاڵپشتت دەکەم هەموو هاوکارێکت دەکەم زۆر سپاس کاتێکی خۆش زۆر سپاس کچم ئەتو کچی باوکی خۆتی بەڕاستی داوای لە بردون دەکەم نەباوکەوە مەڵە ئێمە جاسوس نی باوک هەرگیز نابتە جاسوس بەسەر کچەکەی بەسەر مناڵەکانی هێوی جان منیش داوای لێبوردن نەکەم بەڵێم باوکە نەڕۆین با بڕۆین کچم ئەوەمە دەڕۆین باش. ئەگەر پێویست بە هەر شتێک بوو تەلەفۆن بکە باشم باوکەگیان با بڕۆین خواتان لەگەڵ ئەلو
چاک قوتارم کردی خوا تۆ بۆ وا ئەەکەیت وازم لێ بێنە تکات لێ یەکەم کاروان وازم لێ بێنە وازت لێ نایەنم هەتا ئەو شتەی پێم گوتی نەیدی ناتوانم کاروان تکایە وازم لێ بێنە ناتانی ئاخر دوایە تێت دەگەێنم کە دەتانی یان ناها ئازوچی پێم گوتی ئەوڕۆ سەعات 3 دێ هەمان شوێنی کە یەکتری تێدا دەبینین تێگەیشتی؟ دیسان چیتەوێ کاروان خۆت دەزانی باوکم نایڵێ لە ماڵ بێمە دەرەوە تکایە واز بێنە ناتانی؟ برێ دەچمە لای هاوژینی برادەرم بە خۆت نازانی هاوژین مێردی لە بۆ کچەکەی دیتیتەوە؟ چەند بێویژدانیت ئەمن لە مێژە ویژدانم نەمایە گوتم وەرە و تەواو باشە خۆت لەگەڵ هێوی بەبێ پرسی باوکی قەت نەدەچوە دەرەوە بۆیە تەلەفۆنی بۆ باوکی کرد و بە پێی خۆی بەرەو لای کاروان ڕۆشت و نەیدەزانی چ چارە نووسێکی خراپ چاوەڕێی دەکات چیتەوێت وەردانی شەکتی جوان چیتەوێت دانانیشم دانیشە چی بوو؟ وێنەکانت پێ نارد؟ نەخێر خۆم داوام لێ نەکردووە دەزانێت تو مەشتی پشیلەت هەیە زوو شتەکان لەبیر دەکەیت باشە بام نیش بە بیرت بینمەوە ئەی تۆ نەتوت ڕۆشم کردوێتەوە ئەوە چییە کاروان ڕاستە ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە مۆبایلم بەرێ نادەمێ ئەمن گوتم ڕەشی دەکەمەوە وایە ئەوە لە مۆبایلەکەیت کەم بوو لۆ زانیاریشت سپرایزەشکەم هەموو وێنەکانتی تێدایەوە تکایە کاروان واز لە ژیانم بێنە خوا وازم لێ بێنە چۆن ژیانی منت تێک داوە ژیانی ئاراستی شتێک مەدا من نایناسم تەنها ناوم بیستووە بەڵام ژیانی منت تێک داوە من نامەوێت ژیانی کەسێکی تریش تێک بدەیت تکات لێ یەکەم وێنەی ئاراسم بۆ بنێرە ئەو کاتەمیش هەموو وێنەکان ڕەش دەکەمەوە تکایە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە چۆن ژیانی منت وێران کردو بۆ تەوێ ژیانی ئەو کوڕەش وێرانکەی وازم لێ بێنە تکات لێ یەکەم تکات لێ یەکەم تکات لێ یەکەم ئاراس باوکی کەسێکی دەوڵەمەندە بەقەدەر $1,000,000 هەیە با بەقەدەر یەک دنکە زێخ ئیستفادەی هەبی لە بۆ من تکات لێ یەکەم لێت ئەپاڕێمەوە وازمان لێ بێنە خودا پێیداوە ئێمە چی بکەین بە حرام پەیدا کردی خوددام حاسەبەی لەگەڵا کات کە بە حرامی پێیای کرد بەیان بە حەڵاڵی دیساوانەیە ئەخلاق بە من مەڵێەوە باشە کەواتە ڕسمەکانت بڵاو دەکەمەوە وازم لێ بێنە کاروان وازم لێ بێنە هەڵەیەک بوو کردم وازم لێ بێنە بۆ واکەیت بەسیکە خەڵک هەموو لە دەورمانە حەیامان دەچێت هێوی قوربانیەکە لەو سەدان قوربانیەی کە بە دڵێکی پاک و پڕخۆشەویستی دەکەونە داوی ئەو کوڕە بێویژدانانەی کە سەرەتا دڵیان دەبەن و دواتر لە پێناو حەزی شێتانەی جەستەیاندا هەڵیان دەخەڵەتێنن کە تازە ئەوان بۆ یەکن و بۆ یەکچان سۆز و شەهوەت بەسەریان زاڵ دەبێت و باوەڕ بە قسە بریقەدارەکان دەکەن و پشت لە خودا و دین و بەها جوانەکانی خێزان دەکەن بە پێی خۆیان دێنە نێو گێژاوێک بەڵام دەرچوون لی زۆر ئەستەما کاروان یەکێکە لەو جەلادانەی کە هێوی کردووە بە کۆیلە و دەیەوێت پارەی پێپەیدا بکات بۆ 2000 کاروان پێیوت دەبێ قسە لەگەڵ ئاراز بکەیت و وێنەی نەشیاوی لێداوا بکەیت و وێنەکان بۆ من بنێریت ئەو کات وێنەکانت دەسڕمەوە ئەگەر نا وێنەکانی تۆ بڵاو دەکەمەوە ڕازی دیان نا ئێستا پێم بڵێ ڕازیان وێنەکان بڵاوکەمەوە ڕازیم ئەیکەی پێم دەگا ئێستا ئێستا
بەخوای گەمژەی لەو کەشە کەس وێنت بۆ دەنێرێ پێویستە بچێ ماڵەوە بە ئیسراحەت وێنەکانم بۆ بنێرە. من دەڕۆم. ئەم کچە تیستەنجی نییە. بەڵێ باوکم هاتەوە. ئۆف لە باوکی تۆ. دوای بۆ تەکەمەوە خۆت لەگەڵ. ئای خوای گیان باوکی هێوی چەندە دڵی پاکە وا دەزانێت مەسەلەی کچەکەی شوکردنە نازانێت هێوی کچی بەدەست کاروانی جەلاد و وێنە نەشیاوەکانی دەناڵێنێت. بەهەرحاڵ باوکی دەستی کردەوە بە ئامۆژگاری. کچم هاوژین تەلەفۆن لە بۆ نەکردیەوە. با ئێستا قسەم لەگەڵەوە کرد. کچم ئەوە سونەتی حیاتە مادەم هاوژینیش سیقەت پێ هەیە ئەگەر پێت و خانەوادەیەکی باش بوو ئەمەش لیان دەپرسم. وەڵڵا کچم ئەگەر باشن ئاوی لیمەخۆ. تو کوڕەکەت دیتیە؟ باوکەیگیان دەستە ماچەکەم واز لە مۆزوعی شوکردنی من بێنە. کچم ئەگەر بێت و بەجێ بابی خۆت بکەی بڕبوا بکە زەرەر ناکەی. ئێستا دنیایەکە خراپ بووە خەڵکی خراپ زۆر بووە خەڵک بە دوای زاوای باش و بوچی باش دەگەڕێ. دەئێڵڵا دەئێڵڵا گەر باشە داوی خوای لێدین کچم. باوکەیگیان دووبارە پێتەڵێمەوە بە قوربانت بم دەستە ماچەکەم واز لە شوکردنی من بێنە جارێ لە مێشکم بردوومەتە دەرەوە ئەو بابەتە. کچێک کچم وەڵڵا حەزیش لێ بەس هەست دەکەم شەرمێ دەکەی بیرەکی لێ بکەوە بۆ خوای نێت چاوت حەزی لە میرکردنیە وەنیە؟ باشە باوکەیگیان بیری لێ بکەوە حەیداری دەبم. باشە باوکەیگیان باشە جانەکە باشە بە قوربان. ئەی هاوار ئەو بابە کۆمنی کوشت وای تەلەفۆن بکەم کە ساوەتێک پارێک ئەو لا ئیملا. ئەرێ تۆ بەشەری چەند جاروتم یەکسەر تەلەفۆن مەکە باوکم لە ماڵەوەیە. ئێ باشە کاکە احتراممان هەیە لە بۆ بابت بەس پێم لێ بابت ڕۆی. بەڵێ ڕۆشت ئێستا چیتەوێ بێڵێ. دەڵێ لە بیرت چوویتەوە چت کرد لە بۆ ڕسمەکان تەلەفۆن لە بۆ ئاراسی نەکرد. باش ئێستا بۆ یەکەم بەڵام بەبێ ڕسم ناردن قوتاری ناکەی. باشە خوات لەگەڵ. My name is Derek Ray, and with me for commentary is the former Arsenal and England fullback Lee Dixon. And this is where it all starts in the UEFA Champions League, the group stage and match day one. My goodness, so much to look forward to. It is Liverpool. ئەلو ئارازگیان چۆنی؟ چۆنی هەیە بەجان؟ من باشم تۆ چۆنی بە قوربان؟ ئەوە لەکوێی؟ ئەڵا دڵاکەم وا لە ماڵم یاریەکەم. ئەزانین تۆ کەسێکی زۆر خراپی؟ بووە؟ چنێکە من داوای ڕسمە لە یەکەم بۆم نانێری خۆ من ڕسمی خۆشم نارد. ناکرێ بۆ قوربان ناکرێ من ڕسم شتیوە نانێرم. ئێ باشە چی بکەین گیانەکەم؟ وەڵڵایی ئەگەر تۆ ڕازیدەوە بۆ ناوی میوانم بی لە شوقە بۆ خۆمان پێکەوە کاتێ خۆش بەسەرە بین و ئەمانە. من نایم بۆ شتانە بزانە قسە لەگەڵ چیاکەیت. هێ بۆ قوربان ئەی تۆ داوای ڕسمم لێکەی چۆن بۆیان ڕازی ناوی؟ من لەو جۆرە کەسانە نیم خوارد لەگەڵ. ئەی هاوار من تووشی چی بووم و چی بکەم؟ ئەرێەوە تۆ بەشەری خۆ دەقەی نەبردو یەکسەر تەلەفۆنەکەیتەوە. ئەرێ چ بوو چت کرد؟ چیم کرد؟ وتی ڕسم نانێرم وەرە بۆ شوقە.
الله گرتی چاک گوێگرە دەچێ شوقا ئەو کاتیش ئەمن دێم بە سەرتەندا دەدەم ئەو کات پارەکەی من خەپەتر دەبی هەمی توش خەپەتر دەبی هەردوو لامان ئیستیفادە دەکەین ئەدەب سس ئەو تۆ باسی چی ئەەکەیت تۆ من بە چی تێگەیشتووی ئەتەوێت پارە بە من پێیا بکەیت بڕۆ بێ منەتم بڵاوی بکەرەوە هەرچی ڕەسمەیە بڵاوی کەرەوە دەماخسس هیچ و پوچ من شەڕەفی بۆکی خۆم ناخەمە ژێر دەستی تۆوە هەی هیچ و پوچ بڕۆ شێتە کردم زنێ بە من دەدەی ها شەرت بێ لە شەرتی خوا حەیات ببە